سەردانی نەخۆشخانەی هیوامان کردو ئەمڕۆ لە سلێمانی. خۆشحاڵین کە لە نزیکەوە جارێ چاومان کەوتووە بە بەڕێز کاک دکتۆر دۆستی و ستافی ئیدارەی خەستەخانەکە. ئێمە بەردەوام پەیوەندیمان هەبووە و لە ئیتیساڵ بووینە لەگەڵ جەنابی و لەگەڵ ستافەکە، چونکە ئەم نەخۆشخانەیە تایبەتمەندی خۆی هەیە، هەرچەندێ هاوکاری بکرێ زۆر کەمە و ئێمە شەزانین بە بۆنەی کۆمەڵێک کێشەوە زۆری ئەو نەخۆشانی کە هەیەە و ئەو قەیرانە دارایی کە هەموو کوردستانی گرتوتەوە ئەمانیش تووشی کۆمەڵێک گرفت بوون. بەڵام جیاوازی ئەم خەستەخانەیە، جیاوازی ئەم نەخۆشانە لەگەڵ نەخۆشەکانی تر زۆرە کە پێویستەکە هەمومان چاومان لێیان بێ. دیارە کاک دکتۆر وەکو نوێنەری ئێمە لە لیژنەی تەندروستی پەرلەمانی عێراق بەردەوام هاوکاریان بووە بۆ پەیوەندی باش لەگەڵ حکوومەتی عێراق و بە تایبەتیش لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراق و لەگەڵ لایەنەکانی تر، لەگەڵ لایەنە نێودەوڵەتیەکان و نەتەوەیە گرتوەکان و جیهاتی تریمانیحە. ئەوەی لەسەر ئێمەش بوو بێ وەکو سەرۆکایەتی فراکسیۆن کردومانە. بەڵام زیارەتی ئەمڕۆمان دوو مەبەستیتاییەک ئێمە بڕێ هاوکاریمان هێناوە کە هاوکاری پەرلەمانتارانی یەکێتیە بۆ خەستەخانەکە کە ئەوان خۆیان سەرپشکن چۆن بەکاریەهێنن بۆ داعمی خەستەخانەوە. ئینشەڵڵا ئێمە بەردەوامە بژین لەم کۆمەکە بۆیان بەناوی فراکسیۆنەوە لەو ماوەی کەماوە. خاڵی دووەم گوێمان گرت لە کەم و کورتیەکانیان، لە داواکانیان و لەو پرۆژەوانەی کە بەدەستیانەوەیە کە پێویست بە هاوکاری ئێماکە، بە تەدەخلی ئێماکە، چ لەگەڵ حکوومەتی عێراقی، چ لەگەڵ لایەنە نێودەوڵەتیەکان و جیهاتی مانیحە. ئێمە هەرەوەنەیان پێ ئەڵێن کە ئێمە بەواجبی سەرشانی خۆمانیا زانین کە هاوکاریان بین بۆ هەر شتێک، بۆ هەر کۆمەکێک، بۆ هەر پرۆژەیەک لە خزمەت ئەم خەستەخانە، لە خزمەت ئەم ستافە بەڕاستی بوێر و ئازا و لە خۆبردووە ببین. چونکە بەڕاستی ئەمانە من پێیان دەڵێم جوندی مەجهولن، ڕەنگە زۆر کەس نەزانێ کە ئەمانە بە چ داهاتێکی کەم، بە موچەیەکی کەم، چ خزمەتێکی گەورەی ئینسانیەت و خزمەتی مرۆڤایەتی، خزمەتی کوردستان و هەموو نەخۆشیەکەکەم بە ناوی ئینسانیەتەوە